بەرەو بەڕێوەبردنی هەرچی بەرینتری ڕێوڕسمی ڕۆژی جیهانی ژن. لە سەروبەندی هاتنی 8 مارس ڕۆژی جیهانی ژن داین. ڕۆژی جیهانی ژن ڕۆژی ڕاگەیاندنی هاوپشتی ژنان، ڕۆژی وەبیرهێنانەوەی خەباتی یەکگرتوانەی ژنان و پیاوانی یەکسانی خواز دژ بەگشت بوارەکانی نابەرابەری، ڕۆژی ڕاگەیاندنی توندبوونەوەی خەبات دژ بە هەڵاواردنی ڕەگەزی و ڕۆژی ڕاگەیاندنی نەفرەت لە سونەت و کولتوری دژەژن و پیاو سالارانەیە. ڕۆژی ڕێزلێنان لە نیوەی دانیشتوانی جیهانە کە درێژەی نایەکسانی و ستەم دژ بە ئەوان لەسەر ویژدانی مرۆڤایەتی سەردەم قورسایی دەکات. ئەگەرچی لە ئاکامی پتر لە 100 خەباتی خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەڵاب ژنان لە هێندێک لە وڵاتان تا ڕادەیەک بە مافی ئینسانی و کۆمەڵایەتی خۆیان گەیشتون، بەڵام لە زۆربەی وڵاتانی جیهان تا بەرابەری و ڕزگاری یەکجاری هێشتا ڕێگایەکی دوور و درێژیان لەبەرە. ستەم بەرامبەر بە ژنان لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی پانتایی و شێوازی یەکجار نامرۆڤانەی بەخۆی گرتووە. هەڵاواردنی ڕەگەزی بەڕەسمی وەک یەکێک لە بنەماکانی باوەڕی ڕژیم تەبلیغی بۆ دەکرێت و بە پیرۆز دادەنرێت. دژەژن بوون وەک یاسای داڕێژراو لەلایەن ناوەندە دینیەکان، دادگا دەوڵەتیەکان، هێزە ئینتزامیەکان و حیزبوڵڵاییەکان لە هەموو شوێنێک بەکردەوە دەردێت. دەستگا تەبلیغاتیەکانی ڕژیم بەردەوام لە کاردان تا پلە دووهەمبوون و خواردەستبوونی ژن تەنانەت بەخۆشی قبول بکەن، ملکەچ و ژێرفەرمانی باربێن و پیاو سالاری بکەنە باوەڕێکی نەگۆڕ. خۆراگری ژنان لە بەرامبەر یاسای کۆنەپەرستانە و سەمکارانەدا بەردەوام یەکێک لە پایەسەرەکیەکانی خەبات دژ بەم ڕژیمە بووە. ژنانی ئێران هەر بەم ئێعتبارە بوونەتە خاوەنی ڕۆڵ و پێگەیەکی تایبەت لە ئاڵوگۆڕە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ئێراندا. ژنانی ئازادی خواز بەوە گەیشتون کە ڕزگاریان لە ڕێگای بەشداری لێبڕاوانەیان لە خەبات دژ بەگشت ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامیەوە تێپەڕ دەبێت. بێگومان خەبات بۆ دابینکردنی بەرابەری ژن و پیاو تەنیا بابەتی ژنان نییە، بەڵکو بابەتی هەموو ژنان و پیاوانێکە کە بۆ ڕزگاری مرۆڤایەتی لە دەستەم و زەبر و زەنگ و چەوسانەوە خەبات دەکەن. خەباتی بەرابەری تەڵەبانە و ئازادی خوازانەی ژنان نابێ بە خەباتی خودی ژنانەوە سنووردار بێت. خەبات بۆ ڕزگاری ژن خەباتێکە کە نەتەوە، ڕەگەز و ڕەش و سپیبوون ناناسێت. سیستمی سەرمایەداری جیهانی و ئاراستە نەتەوەیی و ئاینیە دواکەوتووەکانی ئەم سیستمە ماف و بەشداری تاکە کەسی و بە کۆمەڵی ژنان لە بواری سیاسی و کۆمەڵایەتی تا ئەو جێگەیە بەڕەسمی دەناسێت کە لە خزمەت شەوسانەوەی هێزی کاری هەرزانی ئەواندا بێت. نیزامی سەرمایەداری لە شەڕەکاندا لە تەبلیغاتی بازرگانی و ئابووری و بەهرەکێشیدا بەردەوام لە ژنان وەک ئامراز کەڵک وەردەگرێت. بەڵام ڕزگاری ژن لە ستەمی جنسیەتی لە گرەوی سەرکەوتن لە هەموو ئەم بوارانەدایەکە تێیدا هەڵاواردن و نابەرابەری بە پێی جنسیەت لە ئارادایە. سەرکەوتن کاتێک مسۆگەر دەبێت کە مافی کۆمەڵایەتی و سیاسی، مافی ئابووری، مافی ژن لە بنەماڵەدا بە یاسا دەرهات بێت و قابلی سەرپێچی نەبێت. ئەمڕۆ ژنانی ئازادی خوازی ئێران لە ریزی چینی کرێکار، لە ریزی خوێندکارانی خەباتکار، لە ریزی حرەکەتە ناڕزایەتیەکان لە گەڕەکەکان و شوێنی کار، لە قالبی خەباتی دایکانی گیانبەخت کردو، دیایکانی بەندکراوی سیاسی، لە بوارە جۆراوجۆرەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان و لە هەر شوێنێک کە نیشانێک لە ناڕزایەتی و خەبات و خۆراگری بوونی هەیە، لە ریزی پێشەوەدان و نمونەی بوێری شۆڕشگێڕانە و سەرسەختی لە بەدواداچوونی خواستە ڕەواکانی خۆیاندان. یەکێک لە بوارەکانی بەشداری کۆمەڵایەتی ژنان بەشداری چالاکانە لە بەڕێوەبردنی هەرچی شکۆردارتری ڕێوڕسمەکانی 8 مارس ڕۆژی جیهانی ژنە. ڕۆژی جیهانی ژن تایبەت بە حیزب و ڕێکخراو و وڵاتێک نییە. هەر بۆیە بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی ئەم بۆنەیەش
پێویستە بە بەشداری چالاکانەی بوارە جۆرا و جۆرەکانی بزوتنەوەی ژنان، چالاکانی بزوتنەوەی کرێکاری و خەباتکارانی بواری مەدەنی و کولتوری پێشڕە و بەڕێوە بچێت. بەڕێوەبردننی ئاشکرای ڕێوڕسمەکان بەشداری ژمارەیەکی هەرچی زیاتر لە ژنان و پیاوانی یەکسانی خواز نیشانەی سەرکەوتوبوونی ڕێکخرانیەتی. بە دوواداچوونی لێبڕاوانەی ژنان و پیاوانی خەباتکار و بەرابەری خواز لە پاراستنی ڕۆژی جیهانی ژندا تا ئاستێک بەڕێوەبردننی ئاشکرای ڕێوڕسمەکان بەشداری ژمارەیەکی هەرچی زیاتر لە ژنان و پیاوانی یەکسانی خواز نیشانەی سەرکەوتوبوونی ڕێکخرانیەتی. بە دوواداچوونی لێبڕاوانەی ژنان و پیاوانی خەباتکار و بەرابەری خواز لە پاراستنی ڕۆژی جیهانی ژندا تا ئاستێک بەڕێوەبردننی ئەم ڕێوڕسمانەی بەسەر ڕژیمدا سەپاندووە و هەموو ساڵێک پیاوان و ژنان ئەم ڕۆژە بە شێوازی جۆرا و جۆر بەرز ڕادەگرن. ئەم ساڵیش لە درێژەی سونەتی هەموو ساڵیدا ئامادەکاری بۆ بەڕێوەبردننی ئەم ڕێوڕسمانە لەلایەن چالاکانی بزوتنەوەی ژنان و جەماوەری ژنان و پیاوانی یەکسانی خوازەوە دەبیندرێت. پێویستە هەوڵەکانی ڕژیم بۆ ڕێگری لە بەڕێوەبردننی ڕێوڕسمەکانی ئەم ڕۆژە بە بەشداری بەرینی خۆمان پوچەڵ بکەینەوە.